ئەمڕۆ دەستگای مرۆیی مام وەکو پاڵپشتیەک بۆ کەرتی تەندروستی توانی 5,000 کیت ئەوەی کە تایبەتە بە باڵێن فەحسی ڤایرۆسی کۆرۆنا و دابینی کردووە بۆ بەڕێبەراتی تەندروستی سلێمانی و هەروەها ئێمە لە هاوکات لەگەڵ ئەم دابینکردنی ئەم کەرەسانە چەند پرۆژەیەکمان هەبووە لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی سلێمانی کە یەکێکیان بریتە لە ئامادەکردن و دابینکردنی با بڵێن دەرمان بۆ نەخۆشە درێژخایەنەکان و گەیاندنی بە شوێنی مەبەست و هەروەها ئەعلانکردنی پرۆژەی پەلەچارەکە لە چەند ڕۆژی ڕابردووە بە ئامادەبوونی نزیکەی 80 دکتۆر چۆ بواری جێبەجێکردنەوە بۆیە پرۆژەکانی دەستگای مرۆیی مام لە ئێستاە لە کاتی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنەدا لەوەیە خۆی دەبینێتەوە بتوانێت پاڵپشتی کەرتی تەندروستی بێ بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان پێکەوە ڕێکخراوەکان حکوومەت بە هەمومان سەرمایهداران ئەوانشی پێویستیان بە هاوکاریە پێکەوە بتوانین ئەم قەیرانە تێپەڕێنین وەکو دەست پێشخەریەکانی تری کە لە سەرەتای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شان بەشان لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هاوکارمان بوون لە گەیاندنی خزمەتگوزاری نەخۆشیە درێژخایەنەکان بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و سپۆنسەرکردنی زانکۆی سلێمانی بۆ دروستکردنی مادەی VTM کە ئێمە زۆر سوودمان لێبینی و هەروە ئێستش بڵێن ژمارەیەکی زۆر لە کتی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان گەیاندوێتە دەستمان کە نزیکەی 5,000 پشکنینە و ئەم 5,000 پشکنینە ئێمە لە داهاتوە ئەتوانین سوودێکی زۆر گەورەی لێبینین و خزمەتێکی زۆر گەورەی شاری سلێمانیەکە کۆکەنەوە سۆڕی هینەکەمان